شویستان دیارە هەموو ساڵێک و لەم ڕۆژەدا کە سێی ئایارە ڕۆژنامەنووسان یادی ڕۆژێکی گرنگ دەکەنەوە، ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە. دیارە لەم ڕۆژەدا خۆشبەختین کورد و ڕۆژنامەگەری و ئاستی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان تا ڕادێک باشترە لە چاو هەندێک وڵاتانی دراوسێمان. جا ئەمڕۆ ئێمە باسی ئازادی ڕۆژنامەگەریەکەین و ئەو گۆڕانکاریانەی کە سەردەمن و کاریگەری و دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردا هێنراوە و باسی بنەماکانی ڕۆژنامەگەری ئازاد دەکەین و کۆمەڵێک پرسیاری ترە وروژێنین لەسەر ئەم بابەت. ئەمڕۆ زۆر بەڕێز کاروانەنوێر سەرۆکی لقی سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانمان لەگەڵدایە بۆ وەڵامی پرسیارەکان. کاروان بەخێر بێی. سڵاو لە بەبانی باش کاروان. ئەم ڕۆژەشتان لە پیرۆز بێت، لە هەمومان پیرۆز بێت، لە هەموولا پیرۆز باش بێت. ماشەڵڵا خێزانێکی ڕۆح سووک و خنجیرە ئەڵ یەکترتان نەدیوە لە دەرەوە هاتوو لەگەڵ خەریب ئازادی ڕۆژنامەگەری پێشێرکەین ئێستا. دەستان خۆش بێشتێکی جوانن ئینشاڵڵا هەموو خێزانە کوردەکانیش هەروە هاوتەبا و هاوبیر و گونجاوە بن بێکەوە، چونکە ئازادی سەرچاوی ئازادی لە خێزانەوەیە. دڵنیا بن یان ئەگەر خێزانی باش هەبێ ئازادی کۆمەلگایەکی باش هەبێت. منتانێ ناوە تێرە قسەی باسی شتان بۆکمانی ئەوە دانیش دوو بە دوو بۆ خۆتان قسە کردم و سێرتانەکەمیان. کاروان ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری بۆ هەندێک گەستە ڕەنگە ڕۆژنامەنووس بە هەر نەزانێم ڕۆژ چییە، ئەمە لە چیەوە هاتووە، لە چ بەندێکەوە، لە کێوە سەرچاوی گرتووە بۆ تەنها ڕۆژێک باس. لە ساڵی 1990ەوە قەرارێکی یونسکۆ هەیە کە ڕۆژێکی دانابێ بۆ ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی وتن. یونسکۆ با بڵێن ڕێکخراوی نێودەوڵەتی خوێندن و زانکۆکانە زیاتر. ئەو ڕۆژە تعبیر لە ڕۆژی جیهانی چی ئەکات، خەڵک چی بڵێت، بۆ لەبەر ئینسان بۆیە دروست بووە بۆی شت بڵێ، ئینسان بۆیە دروست بووە بۆی ئازاد بێ، ئینسان بۆیە دروست بووە بۆی ڕەخنە بگرێ. ئەمامە جگە لەوەی کە وەکو کاینێکی بایۆلۆجی کاینێکی بیرمەندە ئینسان. یونسکۆ هەستا ئەم ڕۆژی دیاری کرد و ئێنیش لە ساڵی 1990 ئەمەی چەسپانووە. لەو ڕۆژەوە یان ئەمە توانم بڵم کۆن نییە لەگەڵ جارنامەی گەردوونی مافی مرۆڤانە. لە ساڵی 90 ئەمە چەسپێنراوە کە مرۆڤ ڕۆژێکی هەبێ بۆ ئازادی وتن و ئازادی بڵاوکردنەوە. ئەم ڕۆژە 5 داناوە بە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری لە سەرانسەری ئەرزا لە هەمووینەکان. فکرە و بیرۆکەکەشی لە چی وەرگیراوە؟ لە مادەی 19 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ وەرگیراوە. جارنامەی گەردوونی مافی مرۆڤ لە 10/12/1948 دوای شەڕی جیهانی دووهەم مرۆڤەکانی سەر ئەرز، ئەتوانم وا بڵێم مرۆڤەکانی سەر ئەرز دانیشتن کۆبوونەوە کە مانیفێستێکیان هەبێ، لایحەیەکیان هەبێ، لیستێکیان هەبێ، پرۆگرامێکیان هەبێ بۆ مرۆڤی هاوچەرخ لە دوای شەڕ، لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووهەم کە زەوی بەرە و ئەتوانم بڵێم بەرە و وێران بوونە ڕۆژ چۆنەڵی ڕووناکیەک لەو سەری تونێلەکەەوە دروست کرد. ئەم جارنامەی گەردوونیان دامەزرا، جارنامەی گەردوونی بۆ 500 زمان تەرجەمە کراوە، خەڵک ئەبێ لە سەرانسەری زەویە پابند بێ پێوەی. ئێمەی کوردیش بە هەمان شێوە مادەی 90 ئەو جارنامەیە پێیوەستە بەکار و پیشەکەی ئێمەوە کە ڕۆژنامەگەریە کە ئەڵێ مرۆڤ بۆی هەیە ئازاد بێ لە وتن، ئازاد بێ لە بڵاوکردنەوە، ئازاد بێت لە هەڵگرتنی ئەفکار. یانی شەرت نیە تەنها قسەکردن، ئەفکاری مێشک ئاین ئەمانەی کە پێوتیاڵێ بەبێ ئەوەی کە کەس ڕێگری لێ بکات ئەو مرۆڤە چی هەبێت و چی بڵێ لە هەموو ژینگێکەکە کاروان ئەو ئازادی لە هەموو ژینگێک. ئەمە وەک لای حەکەیە بێگومان ئاری ولانە، ینی ئەمە ئێوە کە ئەم حڕێتی ئەو خۆتانی چا قسەتان کرد پێکەوە، ئەمە بۆ خەڵکی کە نییە. دیکتاتۆر هەیە، وڵات هەیە، شمولیە وڵات هەیە، دیکتاتۆرە وڵات هەیە، جەنگیتیە وڵات هەیە، ئەسڵەن ڕۆژنامەنووس وەکو دوژمن سیرەکە وڵات هەیە. لە هەنێ شوێنە لە هەنێ حاڵەتە ئەمە لایحەیەکی جوانە، تیۆرێکی جوانە، بەڵام بۆ قاڵبی جێبەجێکردنی ئەتوانم بڵێم لای ئێمە بەراورد بە دەوڵەتانی دراوسێمان ئێمە باشترین، هەرێمی کوردستان باشترین، سەربارەوەی کە هەزاران تێبینیمان هەیە من و تۆ و لانە و بینەران. بەڵام لەگەڵ ئەوە شاکە خەڵک لێرە ئەگەر باسی سلێمانی خۆمان بکەین، خەڵک لێرە خۆپشاندانەکە، خەڵک لێرە ڕەخنە ئەگرێ، خەڵک لێرە تەنها لە شارێکی سلێمانیە کە من ئامارێکم کرد بێ 250 کەناڵ و نووسنگی کەناڵ لە ئەم شارەیە هەیە کە ئەم شارە ئەتوانم بڵێم بە بەراورد بە شارێکی وەکو تۆکیۆ وەکو یابانێکو پاریز وەکو چۆچۆ شارێکی زۆر بچووکە 250 کەناڵ مۆڵەتی کارکردنی هەیە. ئەتوانم بڵێم 250 بۆ 300 کەناڵیش بەبێ مۆڵەت کارەکە.
کەواتە تۆ شتێکت هەیە ئەوەی کە جارنامەی گردوونی مافی مرۆڤ لە خەڵک با بە ئازادیشت بڵێ ئێستا ئێمە کێشەکەمانەوەی کە ئازادیەکەمان ڕۆشتوو بۆمان ناگیرێتەوە یعنی ئەجینا وەکو وتن وەک ئەوەی کە باز ئەکرێت وەک ئەوەی کە ئەمڕۆ من تۆ دانیشتوی ساڵی 2025 ئێمە پێش یەک رادیۆ شاخمان هەبووە بۆ چەند مەطبوعاتێکمان هەبووە شۆڕشمان پێ کردووە ئێستا لە شارێکی وەکو سلێمانیا 250 کەناڵ بەڕەسمی ئیشەکە لە هەرێمی کوردستانە 1700 کەناڵ ئیشەکە کەواتە تۆ ئازادی با بڵێن وتنی هەیە بەڵام ئایا تۆ چی ئەڵیت کێشەکە ئێمە لێرە ئەوەیە ئایا ئێمە ئێستا دووچاری شتێک ئەبینەوە لەم سەردەمەیە پێڵێن AI زیرەکی دەستکرد بابەتی کەمان هەیە پێڵێن ChatGPT کە زۆر کاری بۆ ئاسان کردین بەڵام بۆشی هەیە کارمان بۆ مەترسی بکە اینجا ئێستا بابەتی فیک و دیپ فیک هەیە کە باسی ئازادی ڕۆژنامەگەریەکەین ئەم ئەزمونە تازەیە هێشتا تاقیمان نەکردوتەوە ئایا مەترسیدارە یا سوودماندا باسی کردووە ئەمە ئێستا کە ئەتوانیت دانیشی قسە بکەین یەک لە با بڵێن لایحەکانی UN کە باس لە خەڵکەکەڵێ بێت خەڵک هاوڵاتی ینی زانیاری بەدەست بێنێت هۆکارێک هەبێ بۆ ئەوی کە زانیاری بەدەست بگا ئێمە لە هەرێمی کوردستانە بەڵێ یاسایەکمان هەیە یاسای بەدەستهێنانی زانیاریە سەرباریەوەی کە من تێبینی زۆر لەسەر جێبەجێکردنی یاساکە هەیە وە خۆی جێبەجێ ناکرێت بەڵام بوونی یاسایەک هەر خۆی لە خۆیان نیشانەوەی کە هێزێک هەیە هیوایەک هەیە ویستوتی ئەم هەرێمەش با بڵێن لە ژێر بەندەکانی UN نەتەوەیەگرتوەکانە نێتە دەرەوە ئەم یاسای هەبێ بەڵێ یاسامان هەیە یاساکاری ڕۆژنامەوانیمان هەیە ژمارەیەکی زۆر ڕۆژنامەنووسمان هەیە ژمارەیەکی زۆر خەڵکی ڕەخنەگرمان هەیە ژمارەیەکی زۆر کەناڵمان هەیە بەڵام کەسیشمان خۆمان لە ژینگەکە ڕازینی زۆر باشە کاروان ئەو وێنانی کە ئێستا بینین لە شاشەکەوە کۆمەڵێک ڕۆژنامەی کۆنن کە لە ڕابردووە بوونیان هەبووە جا پرسیارەکەی من ئەوەیە با بزانین گۆڕانکاریەکانی سەردەم و بەرەو پێشوونی تەکنەلۆژیا چ گۆڕانکاریەکی بەسەر دۆخی بە تایبەتە ڕۆژنامەیە هێناوە ئێمە یەکەم ڕۆژنامی کوردی هەمومان ئەزانین کە لە تاراوگەت دەرچووە ینی یەکەم میلەتی لەسەر ڕووی زەویە کە یەکەم نۆبەری ڕۆژنامی خۆمان لە دەرەوەی خاکی خۆمان دروست کرد لە وڵاتی میسر دەرمان کردو میرەکانی بەدرخان ئاوارە بوون دەربەدەر بوون چوون لە میسر ڕۆژنامەیان دەرکردووە ئەماوە دوو تاکە میلەتێکی لەسەر ڕووی زەویە کە لە ناو ئەشکەوتەکانە مەلیکەکەی ئێمە ڕۆژنامەی دەرکرد بێت مەلیک مەحموود شە مەحموود نەمر لە جاسەنە لە ئەشکەوتی جاسەنە لەژێر تۆپ و تیاری ئینگلیزەکانە سەرقاڵی دەرکردنی ڕۆژنامە کەواتە تۆ ئەم تاریخەت هەیە بەڵام ئێستا کە دانیشی قسە ئەەکەین ChatGPT تەنها سێرچێکی بۆ بکە یەک کەلیمەی بەرێ بڵێ من شتێکم بۆ دروستکە ئەتوان بڵێن بەلایحە بە بەحث بە توێژینەوەی خاتە بەردەستێ ئەمە چییە من نازانم چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەین ئێمە تا ئێستا تاقیمان نەکردوێتەوە بەڵێ تاقیمان کردوتەوە هەنێک حاڵەتی بچوک فیک و دیپ فیکەکەمان تاقی کردوێتەوە بەداخەوە ینی دەیان کەیسمان هەیە ئێستا لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە من ئەمەی علاکەم دەیان کەیسمان هەیە بە فیک و دیپ فیک دروستکراون کە سەری ئەم و دەنگی ئەو دەموچاوی ئەم و ڕفتاری ینی ئەمانە هەمووی دروستکراوانە بوون بە کەیسی محکەمە ئێستا لە ناو محکەمەکانە هەیە ئەمە حاڵەتێکی بچووکە تەنها ئەتوانم بڵێم هێشتا AI بە تەواوەتی نەگەشتوتە ئێمە نەبووتە دیاردە نەبووتە دیاردە بەڵام بێگومان ئێستا من لە سەردیکە ڕۆژنامەنووسانی سلێمانی توان بڵێم پریشکەکەیمان بەرکەوتووە هەنێ حاڵەتمان هەیە بۆ دروستکراوە دەنگی فڵانی قسۆتە سەر ڕەنگی ئەو بۆ بە کەیسێک و محکەمە ئەبێک لای کاتەوە ئەبێ خەبیرێک بێنی بینێریتە با بڵێن ستۆدیۆیەکی دەنگی ئایا ئەمە ینی شتەکان ئاڵۆز ئەبێت و ئاڵۆزتریش ئەبێت چونکە ئەمە شاد بیدایەتی تەکنۆلۆژیاکە ئێمەیە ئەو گۆڤارانی کە توپشانی ئێمە و بینەرانتانە ئەمانە سەردەمێک بوو کە ئەوە ڕازگۆ بوو لە ئەشکەوتا دەرچوون هەنێکیان پیرەمێرد لە ناو ماڵی خۆیان دەری کردووە هەنێکیان برای مەحمەد بە ئاوارەی لە سجنە ئەفکاریا و بە عەلادین سوجادی دەرکرد ینی ئەمانە تاریخێکی زۆر گەش و ڕۆشنمان هەیە بەڵام ئێستەیەکی نادیارمان هەیە لە 5/2025 کە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە نازای چی چاوەڕێمانەکە من دڵنیام ینی ڕەنگە زۆر باش بێت ینی ڕەنگە ئەو تەکنۆلۆژیایی کە گەشتۆتە دنیا بگاتە ئێمە سوودی لێ وەرگرین چۆن ئێمە توانیمان لە شاخە سوود لە رادیۆ وەرگرین یعنی ئێمە تاکە میلەتێکین کە توانیمانە شۆڕش بە رادیۆ بکەین بەس کاکەڕان هەنگاو بانگاو لەگەڵ ڕۆیشتووی وەکو ڕۆژ کەم هاتوین تا ئێستا بەڵام ئەو ئەتوانم بڵێم ئێستا من تعالی تەکنۆلۆژیا سوودێکی باشی بۆ ئێمە هەبووە ئێمە پێشتر رادیۆکانمان کە هاتی لە شاخواتی نەشار 150 کەس ئیشی لە رادیۆیەکە کرد ئێستا تەکنۆلۆژیا وای کردو رادیۆکە ئەوەی کە پەخشەکە تەواو بێ خۆی
عادی هەموو بەرنامەکانی بۆ خۆشاتەوە خۆی تەکنۆلۆژیات جۆرێک لە سانسۆر دروست ناکە لەسەر ڕۆژنامەگەری ئێستا تایمە ڕۆژنامەی کاغەزیمان وردە خەریکە بەرەو لە ناو شوێنە چێوانی ئەم ترسە ترسی تۆ نیە ترسی منیش نییە بتەنە ترسی هەموو گوز زەویە چاوەڕێ حاڵەتێکەکەین مەسەلەن چی دروستە بێت میدیا بەرەو چی وەڕات ئایا میدیا سوود لەم تەکنۆلۆژیای وەرەگرێ سوود لە ChatGPT وەرەگرێ بە دیوە باشەکەیە یان ChatGPT بێ بمایەیەکی ترس و تۆقااندن بۆ خەڵک من تا ئێستا چەند تێستێکمان کردو ئێمە لە ماوەی پێشوە توێژنەوەیەکمان کرد لەسەر بنکەکانی تورکیا لە هەرێمی کوردستان کە نهێنین بنکەکان کە لە ChatGPT پرسیت نزیکی 70 بنکی بۆ دەستنیشان کردووی بە خەریتەوە بە نقطەوە بەمانەوە ئەمە باشە بەڵام ئەگەر سبێنێ ئەم زانستە ئەم تەکنۆلۆژیای بدیوە خراپەکە بەکارەتێنایە بەجارێکە ئەمە ئەو حاڵەتانەیە تەنها ئێمەش ئێستا UN ئەم ساڵ لە ساڵی 2025 بە ڕسمی مەترسی خۆی دەربڕیوە لەسەر ئەوەی کە لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە ئێمە دووچاری حاڵەتێکە بین و نازانین بەرەو چۆمانە بات ئایا باشە ئایا خراپە ئایا تۆ ئەتوانیت سوودی لێوەرگریا ئەبێ بەمای زیان و زەرەر بۆ تۆ بە مەرجێک لەناو ژینگەیەکی سیاسیە بتوانین هەڵبکەین کە ئەو ژینگە سیاسی هۆکار بێ بۆ گونجاندنی ژینگە میدیایەکە من لە ژینگەی سیاسی سلێمانی و دەوروبەری ئەوەی کە سکرتی بابنێت سنووری لە قەتی خۆم رازیم سووری لە قەتی خۆم یانی ئەو کەڵم رازیم بەس لە سەد ناتۆوان تمۆحی ئینسانی میدیاکار دایم سەیەوە ڕۆژنامەنووس حەزەکەن دایم حڕێتەکە زۆر زیاتر بێ بەڵام هەنێک کێشەشمان بۆ دروست بوو بیرتان نەچێت کە لە زۆریم حڕێتەوەی لە زۆریم ئازادیەوەی ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە بەڵام ئەگەر تۆ هەموو شتێک بڵیت چۆن نەزانی کامە ڕاست و کامە ناڕاستە ئێستا لە با بڕێن لە تەوسیات لە ڕێنمایەکانی نەتەوە یەکگرتوەکانی ئەم ساڵە ئەڵێ ئەبێت هەواڵی فیک لە هەواڵی فاکت جاکیتەوە علی ڕاست لە ناڕاست جاکیتەوە بەچی جایەکیتەوە چونکە تۆ ئێستا ئەم حاڵەتی کە باسی ئەەکەین ئەم تەکنۆلۆژیایە کە دروست بووە ناڕاستەکەت وەک ڕاستەکە بۆ دروستەکە بە ڕسمە بە دەنگە بە ڤیدۆیە بە هەموو هۆکارەکانە ئەمە کەواتە خاڵی مەترسیە لەگەڵ ئەوەشە کە خاڵی مەترسیە بەڵام ئێمە هەر ئەبێت لەسەر ڕوتی خۆمان بەردەوام بین بۆ لەبەرەوەی تۆ وەک مرۆڤ ئەڵای گەر هات و مرۆڤت هێنا خاڵیت کردەوە لە بیر و باوەڕەکەی چی ئەمێنێتەوە هیچی نامێنێتەوە کەواتە تۆ لێرە چی ئەەکەیت هەڵگری بیر و باوەڕی ئازادانی خۆت ئەبیت وەکو مرۆڤ لە ڕێگەی چۆ لە ڕێگەی ئەو میدیایەوە کە ژینگە سیاسەکە بۆ دەستەبەرەکە چۆن سەگەر ژینگەی سیاسی دەستەبەری میدیات بوونەکە ئێمە ڕۆژنامەنووس ناتوانین لە حاڵەتێکە 250 کەناڵ لە سلێمانیا بە مۆڵەت و 250 بێ مۆڵەت کاری میدیایی باشە کاکاروان بگومان هەر UNیش بۆ ئەم ساڵ لە یادی ڕۆژنامەگەری ئازاتە زۆر بە چڕوپڕی باسی لە بابەتی زیرەکی دەست کرد و ئای کردووە بەڵام ئێستا وەرگر زۆر لایەنی هەیە بۆ ئەوەی کە زانیاری لێەوە وەرگێ ئیتر لە ڕێگای سوۆسیال میدیاوە بێ تەلەڤیزۆن بێ ڕۆژنامەیەک بێ هەر بابەتێکی تر بێ وەرگر چۆن بتوانێت بابەتێک بکات بە سەرچاوەیەک بۆ وەرگرتنی زانیاریەکانی لە میدیایە تیۆر کە ئەنێرێت با بڵین پەیام کە ئەنێرێت ئەگەر ڕێک بڕوا پەیامەکە زۆر کاریگەری زیاترێ بێ بە نمونە ئێمە کاتی خۆی لە رادیۆ لە شاخ رادیۆمان هەبووە ئەم رادیۆیە کە پەخشی کردو پەخشەکەی ڕاستە و ڕاست ڕۆشتووە ئەمە یەک دوو دژمنەکانیشمان بەعسیش کە میدیایەکی شمولی هەبوو ئەوانیش پەیامێکی ڕاستیان ناردووە مباشر ڕاستە و ڕاست هاتوتە گوێچکە و چاوی خەڵک ئێستاوان نییە ئێستا کێشەیەکمان هەیە ئێمە بەجارێکە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە شارێکە کە 5 میلیۆن بابنە هەرێمەکە 5 میلیۆن بۆ 6 میلیۆن خەڵکی تایە 1500 پەیام ئەنێرێ بەیەکەوە ئەم پەیامانە ئەگات بەس کاریگەری دروست ناکە کامیان کاریگەری دروستەکە ئەویان کە مستاقیەتەکەی لای خەڵک دروست کردووە مستاقیەت بەشی دروستە بێ بۆی کە تۆ ڕازگۆ بیت بۆی کە لەگەڵ چرخەکە خۆت بگونجێنی بەوەی کە بتوانیت بە ڕەش بڵی ڕەش بە سپیش بڵی سپی بۆ نمونە ئێستا ئێمە گەورەترین کێشەمانەوەی کە لە هەرێمی کوردستانە میدیایەکمانە ناوی میدیای نیشتیمانی بێت میدیای نیشتیمانیمان نیە میدیامان هەیە پیاڵێن ئەهلی پیاڵێن ئازاد پیاڵێن سەربەخۆ بەڵام لە پشتەوە کە سەیری باگراوندی کارەکەیەکی هەر یەکەیان کۆمەڵێک ئەهان نیشانی میدیای نیشتیمانی ئەرکی چییە چ جیاوازێکیە لەگەڵ میدیاکانی ترا کاکاروان میدیای نیشتیمانی تو هەستەکەی ئەو میدیای بۆ تۆیە دراوسێکەشت هەستەکە بۆ ئەوە خزمەکەشت هەستەکە بۆ ئەوە بۆ نمونە وڵاتی یوک و بەریتانیا 80 ساڵ زیاتر ئەبێت کە بیبیسییان هەیە دەستگای بیبیسییان هەیە کەس هەز ناکەین بیبیسی سەر بە حزبی فلانە سەر بە ئەوی فلان بۆ لەبەری هەستەکەی میدیایەکی بەریتانیە عەرەبە نەتەوەیەکان قەومیەکان جەزیرەیان هەیە جەزیرە کار بۆ نیشتیمانی عەرەبی خۆیان نەکات بەڵام سێرەکەیت کە من پەیامەکانی بە من ئەگات من هەستەکەم و پەیامانە لە دژی منە بەڵام لە بەرژەوەندی
ملەتی عەرەبە ئەمە میدیای نیشتیمانی ئێمە ئەمەمان نییە ئەم کەناڵەمان هەیە کەناڵی سینمان هەیە سێرەکەی لە مەرحلەیەکە باشە لە قۆناغێکە بەڵام کە شتێکێتە پێشەوە ڕاستە و ڕاست پێناسە ڕاستەکەی خۆی دەرئەخات کە ئەو میدیا نیشتیمانە نییە کە منی هاوڵاتی و تۆی هاوڵاتی چاوەڕێمانەکە ئەمە کێشەکەی ئێمەیە پارێکی زۆرمان لە میدیا سەرفەکرێ کەم تا زۆر نازانم چەند ڕاستە بەڵام یەکی لە مامۆستایانی زانکۆوتی من توێژینەوەیکی سەریعم کردووە ساڵانە لە میدیای کوردیا 4 ملیارد دلار صرف ئەکرێت چەندی ڕاستە چەندی ڕاست نییە من نەچوومەتە بنجوو بناوانی ئەوە کە تو 4 ملیارد دلار صرف کە لە میدیای کوردیا بە هەموو شێوازەکان بینراوە بیسراوە خوێنراوە ئەلکترۆنی گومانی تیانی تۆ ئەبێت پێیان وەرگریتەوە ئەبێ جوابەکەت وەرگریتەوە ئەبێ خەڵکێکت هەبێ ئەوەنە ڕۆشنبیرت کردبێت کە بە 4 ملیارد دلاری کە لە میدیا خەرجیەکەیت بزانێت شتێک بڵێ بەڵام بەداخەوە ئەمە من ڕێی تۆمێ کاکاران میگە ئێمە توانێتی هاوڵاتی ئاراستە بکە تاکی کوردی بەداخەوە من زۆر لەم ساڵات زۆر قسەمان لەسەر کرد زۆر سیمیناریشمان کرد زۆر لەگەڵ خەڵک و دکتۆرەکان و پسپۆڕەکان و دەرونیەکان ومانە دانیشتین میدیای کوردی تا ئەم دقیقە قسەی تیاکەین لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە میدیای کوردی لە هەنێ حاڵەتە بۆ بمەترسی کەڵم بۆ بمەترسی بۆ سەر دەرونی خەڵک 24 مانگ سیمپۆزیمێکی باڵامان کرد سلێمانی لەگەڵ پزیشکە پسپۆڕەکانی بواری دەرونی شارەزەکانی هەرێمی کوردستان هەموو ئامادە بوون سلێمانی یعنی من هەنێش بە میدیایی باسیەکەم بەڵام ئەوان هەنێشت بە زانستی باسەکەن ئەم میدیایی کە ئێمە سەیەکی میدیایەکی مەترسیدارە مەترسیدار لەبەری کە هیچ فلتەریشنێکی نێش و مەترسیدار لەبەری کە زمانی تێگا و مەترسیدارە لەبەری کە یعنی بڵێ ئەو ئازادی کە هەیە لە میدیایە بە جۆرێک لە جۆرەکانیش بە هەڵە بەکارەهێنرێت لای ئێمە بڵێ لای ئێمە لە هەرێمی کوردستانە بڵێ ئازادیەکەمان ڕەهایە کە ئازادی ڕەها لە هیچ شوێنەکە ناتوانانی ئاواهی ئازادی ڕەها بێ کەسێک بێت بەبێ فلتەر ئەکاونتێک بۆ خۆی دروستکات بە ئارەزی خۆی بەیانی ڕۆژەبێتەوە جنێ و بە خەڵک بە هەتا ئێوارە خێوێ ئەمە بێ بمایی ترس و دڵە ڕاوکێ و قەلەقی بۆ تاکی وەرگەر ئەمە لای ئێمە هەیە لە شوێنی کە نیە من لە 2 هەفتە لەمە پێشکە کورسات خۆی مەراسیمێکی بۆ نەقیب ڕۆژنامەنووسانی یەکێتی ئەوروپا کرد ڕاست و ڕاست خۆی گواستیەوە پێشوێ بێنە مەراسیمەکەەوە لەگەلای من دانیشتن ئێمە قسەمان کرد لە سندیکای لە سلێمانی وتمان ئێمە شتێکی وامان هەیە ئەمانەوێ یاسایەک دابنین بۆ میدیای ئەلکترۆنی سوۆشیال میدیا وتی بۆ چی بۆ سوۆشیال میدیا بۆم باس کرد وتم خەڵک هەیە لای ئێمە ئاوایە گروپمان هەیە قسەی تیاکرێت تەشیری تیاکرێ تاک هەیە لایڤ ئەکاتەوە 4-5 هزار کەس یەتر ناو لایڤەکەیەوە قسەیەک ئەکات کە جنێوە ناشرینە حرکاتێکە کاکە لەبەر پێویستمان بە یاساوتی لای ئێمە شتیوان نییە ئەنیکان دیاریشن کاروان بەڵام تۆ بەبێ یاسایەک ئەبێ یاسا هەبێ لای دەنێکیت ئەڵەواڵی خۆمە تایتی یاسووتیان ئەمە هەیە بەس ئەمە ماوەڵاکی خۆی و تایەکی خۆی کە سوودێنە چڕە دووکەڵەکەی ناو ئەمە لای تاژی ئەوروپی ئەمە نییە هەستی تو لە ناو ئەکاونتی خۆتۆ جنێو بە خەڵک لایف بکەیتەوە 4,000-5,000 کەس بێت بە ئارەج خۆ ڕفتاری ناشرین و نەشاو بکەی لەگەڵ ڕێزم بیکەیسەکە لە بەردەم تا دانێت و جگەرێ بگری بەدا ئەمە ڕفتاری میدیا نییە ئەمە ڕفتاری شوێنی کەیە لەبەروی ئێمە پێویستمان بە یاسا هەیە ئێستا من یەک لەوانی کە زۆر پێداگری ئەەکەم ڕاستە هەنێ لە ڕۆژنامەنووسەکانی برادەرمان دەڵێن نابێ یاسامان هەبێت سیمینارێکمان کرد لە ئوتێل مەستورە لە سلێمانی باشکرا من داوام کردوتم پێویستمان بۆیە کە یاسایەک دانین بۆ میدیای ئەلکترۆنی سوۆشیال میدیا ڕاستە نزیکەی 30 بۆ 40 ڕۆژنامەنووس ئامادە بێت بەشی هەرە زۆری هاوڕای من بوو بەڵام لەگەڵەوەشە خەڵک هەبوو کە یوت نەخێرێم بەرەڵایمانەوێت میدیا بێ بەرەڵا بێ بۆی خەڵک شت بڵێ کە بەرەڵا ئەبیت کاردانەوەکان زیابێت کاردانەوە زیابوو کەیسەکان زیابێت کەی زیابوو میدیا ڕازگۆی خۆی لە دەستەیە بێ بە حاڵەتێک کە بێ بە مەترسیەوەی کە دکتۆرە دەرونیەکان لە 24 مانگە ئاماژیان پیاک میدیا ئەگەر بە ئەرکی خۆی هەڵنەسێت ئێستا لای ئەمە میدیا چەکێکی دووسەرە چەکە خراپەکەی بەکارهێنین بۆ بەمای ترس بۆ خێزان بمای ترس بۆ مناڵ بۆ هەرزەکار بۆ بیرکردنەوەی سیاسی ئێستا ئاخر جاجاری کەش ئێڵێمەوە خەڵک هەیە سەدام حوسێن و حکمی سەدام حوسێنی نەبینیوە لە ئەکاونتەکەی خۆی دانیشەمەتی ڕۆژێمەکەی سەدامت بۆکە نەیبینیوە یان نەژیاوە کەواتە ئەمە خاڵە مەترسدارکرد هەر بۆ زانستی ئێمە و هەر بۆ زانینی خەڵکو بینەرە لە وڵاتی ئەڵمانیا هەتاوەکو ئێستا ناوبردننی حزبی نازی هەر ناوبردنەکەی دادگای لەسەرە بۆ کەس نییە ناوی هیتلەر بەرێت بە چاک بەخراپ بیان مناڵی ناوبنێ هیتلەر لێرە من ڕۆژی ئەبینم ڕەنگین عەبدوڵڵا کتێبێکی دەرکردو لەسەر سەدامیەکانی میدیا کتێبێکی کاملە لەسەر ئەوانی کە لە سوۆشیال میدیا سەدامیان نەدی و مەت حوسەنەی سەدام حوسێنەکە ئەکاتە ئەمە مەترسیەکان زۆرن ڕاستی ئێمە لە ڕۆژێکی ئاوەیە سەنای خۆمانەکەین مەتحی خۆمانەکەین کە لە شارێکی و سلێمانیا فلترێشن کەمە بەڵام
خۆ ئەشکرێ مەسەرەن هەڵمەتی دەزیرکردنی تیکتۆکچیەکان من وەسام بزانم ڕای شەقام چییە لەسەرەوە شەقام هەمووی بەدڵی بوو بۆ لەبەری ئەوانەی کە دەستگیر کران خەڵکانێک بوون کە ئەبوون بە مەترسی بۆ سەر بازار بۆ سەر ئابووری بۆ سەر پۆنسی خانەکان بۆ سەر نازانم چی ئەوانی کە باسییان نەکرد هەڕەشە گڕۆشە لە خەڵک حاڵەتێکی ئاوایی کرا ئەزمونێک بوو ئەشکرێت لە میدیا یاسایەکی جوان و پاک و پوختمان هەبێت بتوانین بە یاسا ڕێکی خینەوە نەک بڵین بە یاسا بیگرینەوە نە ڕێخستنەوەی یاسایی مەرجە هەموو وڵاتێک ئەمریکا بۆ هەیەی ئێمە بۆ نەمان بێت مەسەڵیان قابلیان بخەیەوان ئازاد بین لە فەڕەنسا بۆچی هەبێت لانکی مرۆڤایەتی و ئازادیەکانە ئێمە بۆ نەمان بێت کە ڕۆژنامەنووسێک 10 ساڵە بڕێ لە سیمینارێکە بە منەڵە تۆ کابرایەکی ئەتوێ بە دیکتاتۆریەت میدیا و سوۆشیال میدیا بگریتەوە نەخێر ئێمە حەزمانە بەرەڵایە بەڵام کە خسمانە دەنگدانەوە سێرمان کرد بەشی هەرە زۆری خەڵک لەگەڵ ئەوەیە کە ڕێک بخرێتەوە میدیای ئەلکترۆنی ڕێک بخرێتەوە باشەکە کاروان بابزانین ئێستا هەرێمی کوردستان و عێراقیش بە شێوازێکی گشتی لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەریەوە لە چه ئاستێکداین ئەگەر لە ئاستێکی باشین بۆچی هەتاوەکو ئێستا ناوبەناو ئەبینین و گوێبیستیەوە بین کە پێشەلکاری بەرحەق بە ڕۆژنامەنووسانەکرێ ئێوەکو سەندیکا و ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لەو بارەیەوە چیتان کردووە یان بۆچی ڕۆژنامەنووس دەستگیرەکرێت بەپی یاساکە بەزانام نابێت یەکی جوابتانێمە دوو بە دوو بە خێزان مەکەن لا نەزانی بۆچی چونکە دنیای ڕۆژنامەنووسی وایە ینی لای ئێمە نیە تەنها ئێمە عیلمەکەمان لە ئەخیرەوە وەرگرتووە لە لای خەڵکی کە وەرگیراوە ینی لەوەتی ئەگەر تۆ باسی ڕوتی میدیا بکەی لە هەرێمی کوردستانە میدیا لە ڕووی چەندایەتی و زۆر باشە ینی 1700 کەناڵی ڕێگە پێدراوە بە ئیجازە کارەکەن بۆ هەرێمێکی 4-5 میلیۆن کەسی زۆر باشە میدیاکان ڕقابی زۆریان لەسەر نییە تۆ ئەتوانیت وەک هاوڵاتیەک وەک ڕۆژنامەنووسێک بە 50,000 دینار مۆڵەتێک لە من وەرگری مۆڵەت دەیەمێ وێب تیڤیەک دروست دەکەیت وێبسایتێک دروست دەکەیت سێرڤەری بۆ ئەگری لە ئاخری ئەمانە لە ڕووی چەندایەتی ینی لە ڕووی ژمارەوە زۆر باشین مۆزوعی کوالیتی ئەو مۆزوعێکی هەیە ئەجینا ئەمە من ئەتوانم بڵێم ینی هیچ لە هیچ وڵاتێکە گرنگ نییە کوالیتیەکە بێگومان تۆ چی پەخشەکەی و بۆ چی پەخشەکەی ئێستا تەنها لایەنی ئێمە کێشەکەمان لە ڕۆژنامەنووسەکانە نیە کێشەی وەرگریشمان بۆ دروست بووە بەسەراحەت من تاکی وەرگری کورد ینی ئەوەی کە بینەرە یان بیسەرە یا خوێنەرە یان ئەوەی کە متابعی ڕوتی میدیا ئەلکترۆنیەکات ئاستی لەگەڵ ڕێزم یعنی ئاستی فکری ئەوانیش دابەزیوە من لەم سیمیناری ئەخیرا لە 24 مانگە باسی ئەوم کرد مامۆستایەکی زانکۆم ڕاستپاردووە بەحسێکم بۆ بکات لەسەر پاشەڕۆژی ئاوی ژێر زەوی و ئاوی ژێر زەوی من ناوچی گەرمیان بەش سێدانەمان خەریک بووە 50 حولایکی بۆ هات هەر ئەو ڕۆژە سکرینشوتم کردووە یەکێک لە کچە مۆدیێلەکان قۆپچەیەکی کردو تۆڵێ بەیانیتان باش هاوڕێیان 16,000 لایکی بۆ هاتووە ئەمە بەراوردمان کردو ئێوە دکتۆری دەروین وەرە بەراورد لە بری ئەم دوو حاڵەتەیە بکەن کاتە مەترسیە ڕاستشیە کاتە تۆ لە ڕووی چەندایەتی زۆر باشین 9,000 ڕۆژنامەنووسی ئەندامی سندیکامان هەیە 6,000مان هەیە ئەندامینە سندیکا 1700 کەناڵی ڕێگە پێدراومان هەیە 2,000 پیج و ئەکاونتمان هەیە ڕێگە پێدراونین و ئیشەکەن بەڵام چی ئەنێرین چی وەرەگرینەوە ئەماوە ڕۆژنامەنووس بۆ دەزیر ئەکرێت ئاری ینی ڕۆژنامەنووس شێوازی دەزیرکردنەکەی لە هەموو دنیا ڕۆژنامەنووس دەزیر دەکرێت بە پێی جوگرافیا ئێمە وەک دەزیرکردن لە لای ئێمە لە هەموو شوێنێک کەمترە چونکە ئێمە 9,000 ڕۆژنامەنووسمان هەیە حساب ینی حسابی ئەوە بکەن 9,000 ئەنداممان هەیە خۆپیشاندانێکە بێت لێرە لە فەڕەنسا لە ئەمریکا لە ئوسترالیا لە هەر شوێنێک ڕۆژنامەنووس ئەگەر کەوتە بەرەی ئەم بەریاگە بەرەی ئەو بەر ئەمە بەشی لە ئیشەکە خۆی ون کردووە ینی ستانداردێکی علمی هەیە کە گژێک دروستە بێت ڕۆژنامەنووس نایبێت لەو بەربێ نایبێت لەم بەربێ بێ لە ناوەڕاستە بێ ئەمە ستانداردە ئەبێت جلوبەرگەکەی تایبەت بێ ئەبێ مەسەلەن وابێ کەلوپەلی پێ بێ نازانم کۆڵە پشتی پێ بێ لای ئێمە بە قات و بووین باخەوە کچەکانمان کە ئەچنە سەرجادە پامێرەکان جوتە پێڵای پاژنە بەرز و تۆپە لە میکیاجی کردووە ئەمە ناتوانانی مەسەلەن ئەمە لە یەکێ جاکەیتەوە ینی کێلێکی جاکەیت وەک لەو گەورە خاڵانە من 600 فعیلێکی پرێسم دابش کردووە بەسەر هەموو ڕۆژنامەنووسەکان ئەوانی کێنە سەر شەقام لەبەری ناکەن ئەلم بۆ لەبەری ناکە وڵا ئەبین بە هەدەفێکی بابنی ئاماجێک بۆ هێزەکانی هین بۆی دەزیرمانکەن خۆی بەعکسەوە کە تۆ ئەو جلت بووە ئەو جلەماوە بۆی پارێزراوە بی کە ئەو جلت لەبەر کرد لێرە نووسراوە سلێمانی لە پشە نووسراوە پرێز بە شتێکی ستاندار هەر دەزیرکردن هەر هەیە دامون شوێنێک بەڵام دوو جۆر دەزیرکردن هەیە
دەزیرکردنێکیان دەزیرکردنی سیاسیە بۆ دەمکوتکردنە دەزیرکردنێکیان ئەوەیە کە تۆ ڕائەکەی خۆتەی لە ڕووماڵی حاڵەتێکەکەی کامێرەکە دیە وەرەگیرێت مەسەرەن کەلوپەلەکە وەرەگیری ئەکەوی بەسەر دەست و قاشتە برینارەبی ئەمانەمان هەر هەیە لە هەموو دنیا دوایی ئەبێت ئێمە بڕین کەلوپەلەکەی بۆ وەرگرینەوە و فۆرمەکەی بۆ پڕکێنەوە کەفاڵەتێکی بۆ پڕکرد ئەمانیان شتی ڕۆتینی ڕۆژانە لەوە مەترسیدارتر تۆ ئەوە بڵێ لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا کە ئەمڕۆ 5/2025 5 کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسانمان هەیە یەکێک لە مەترسی زۆر گەورەکان ئەوەیە تەنها یەک تەقەکە دەستگیر کراوە لەم 5 بکوژە ینی ئەم کەسانی کە تەقەکانیان کردووە 5 قاتیلن 5 کەسی بکوژن تەنها بکوژی کاوە گەریمانی ئێستا حکمی موعبەت دراوە چوارەکەی تر کە لە هەولێر و لە دوهۆک و لە کەرکووکن ئەسوڕێن و خۆشبەختانە سلێمانی تیرۆری ڕۆژنامەنووسانمان نییە ئێمە لێرە بەڵام خۆ ئەوەی هەولێریش بە هەمان شێوە ینی ئێستا لەوانەیە من هەموو جارێکگەڵم ئەو کەسێک کە ئەو ڕۆژنامەنووسانی تیرۆر کردو لەوانەیە دابنیشە سێری ئێمە بکە ئێستا داوای گاڵتە بە عەقڵیشمان بکە ئەنی ئاوایە تۆ وڵاتێک هەرێمێک نەتوانێت 5 کەیس لە 5 کەیس یەکدانیان بدۆزێتەوە بکوژەکە چوارەکەی کە نەتوانێت بدۆزێت ئەمە مەترسیدارە ئەجنا من و تۆ کە کارەکەمان ڕۆژنامەنووسێکە ڕۆین لەسەر جادەکە ڕووماڵەکەین بەڵێ بۆمان هەیە کامێرەمانی وەربگیرێ بۆمان هەیە پاڵمان پێوە بنرێ بۆمان هەیە احتیمال تەوقیفیش 6 ساعات و 7 ساعات کرێن خەڵی مەترسیدار ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە ئێستا لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە ڕۆژنامەنووسێ لەسەر وتن حکم دراوە بۆ یەکەمین جار ڕۆژنامەنووس لە تاریخی ئێمە حکم درا ئێمە خۆمان 80 ساڵ لەژێر قەمچی داگیرکەرا بووین کە چوینەتە دۆخێکی ترۆ بووین بە دەوڵەت و بووین بە هەرێمێک و حکمداری خۆمانەکەین مەفروض بۆ ڕۆژنامەنووسەکانە سەر وەک تاجی سەر سیرکرانە بەڵام بەداخەوە لە یەک حملەیە 72 ڕۆژنامەنووس لە بادینان و یێنن لە هەولێر دادگایانەکەن 8 بۆ 9یان 3 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ حکومە درێت تا ئێستش کۆمەڵێکیان حکومەکەیان تەواو کردووە بۆیان تازەکەن و حکومەکە تەواو کرد بۆیان تازە ئەمە خاڵی مەترسیدارە لە 5/2025 ئێمە ئەبێت بە مەترسی و سێری ئەو حاڵەتە بکەین سێری ئەوە نەکەین کە ڕۆژنامەنووسێکمان کامێرەکەی لێ وەرەگیری ئەشێنێنە کە تو 5 کەسی تیرۆرکردنی هەبێت و نزیکەی 7 ڕۆژنامەنووس تێنابێت کە 6 بۆ 7یان حکم درابێ ئەمە وەرگەڕانە یان باڵێن گەڕانەوەی بۆ دواوە بەپێی ئەوەی کە ڕاپۆرتنی و دەوڵەتیەکان باس لە حاڵەتەکەی ئێمەکەن ئێستا ئەوان پێڵێن پاشەکشە لە 2021 پاشەکشەی ئازادی وتن و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان مجملی هەرێم بەڵام کە بەداخۆ کەڵم هەرێمی کوردستان هەمووی پێکەوە حسێ بکرێت لە پاشەکشەیەکی مەترسیدارایە و بەڵگەی زیینوش بوو ئەمە راپۆرتەکانی IFJ راپۆرتەکانی کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەنووسانە راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و بەریتانیا و هەموو راپۆرتەکان وا ئەسەلمێنن کە لە هەرێمی کوردستانە ئازادی وتن ئازادی ڕادەربڕین گەشتۆتە قۆناغێک لە پاشەکشە لە قۆناغێکە هەبووە کە پیان و تۆ مێرگی سەوزی ناوچەکە بۆ تورکیا بۆ ئێران بۆ عێراق بۆ سعودیە بۆ ئەردەن بۆ شوێنە بەڵام ئێستا ئێمەش خەریکە لە تەراجعین ئەوەی کە ئەڵێم ئێمە بەداخەوە لە لای ئێمەش دوو ژینگەمان هەیە ژینگەیەکیان سەوزە ژینگەیەکیان زەردە کە زەردەکە کارێکی خراپەکە بەری سەوزەکە کە سەوزەکەش کاری خراپەکە بەری دەست خۆش بە کاروان سپاس و ئامادەبوونی بەڕێز ماندوومان کردی دەست خۆش دووبارە